ئێمە لە دوایەوەی کە هەفتەی ڕابردوو لێرە کۆبووینەوە هەندێک داواکاریمانە بوو و ئەم هەفتەیەش ئەم یەکشەمەیەش دیسانەوە داواکانمان دووبارە کردەوە لەگەڵ مامۆستا سۆران بەڕێوەری تەربیەی سەید ساحق لەگەڵ مامۆستا یاسین و هەروایەک نوێنەری یەکێتی مامۆستایان نوێنەری مامۆستایانیش دانیشتین ڕێککەوتین لەسەر چەند خاڵێک کە نە ئەوەیە کە بڵێن ئێمە لە 100% داواکانمان بۆ جێبەجێ کراوە نە ئەوەشە با بڵێن پەروەردەی سەید ساحق دەستی نابێ بە ڕوومانەوە یان هیچ وەڵامێکی ئەرێنی نەدابینە وەڵامی ئەرێنیەکە ئەوەیە کە ئەو مامۆستایانەی کە لە سەید ساحق شمولی نقڵەکەن گواستنەوەیان بۆ بکرێ وعدی ئەومان پێدرا کە ئەمریان بۆ دەرچێ بەڵام ئەگەر مامۆستاکە فراغی زۆر بەجێ بێڵێ ئەوە لە 35 ئینفیکاکی بۆ کرێ واتە لەم ساڵە نقڵە کرێ یەک دوو مانگێک لە دوای ئەمرەکەیەوە دەوامەکە لەبەرەوەی فراغ بەجێ نێڵێ گواستنەوەی بۆ کرێ لە ڕووی دەوامیشەوە کە هەمومان نزانی دۆخی ئابووری کوردستان چۆنەوە وەزعەتی مامۆستا چۆنە بارودۆخی بژێویان چۆنە لەبەرەوەی مامۆستایانی سلێمانی و هەڵەبجە هاتوچۆەکەن بە دەر لەوەی کە ئەو دۆخە خراپەی کە بەسەر هەموو مامۆستایان هەیە ئەمان لە ڕوویەکی تریشەوە کە ئەبێ کولفەیەک بۆ هاتوچۆ دابنێن بارەکەیان ناهەموارترە زیاتر باجێن لە ڕووی ئەوەشەوە قسەمان کردووە گەشتونێتە ڕێکەوتنێک کە ڕێگە مدیرەکان سەرپش بکرێن مامۆستا بەپێی ئەگەر بتوانێت لە 3 ڕۆژە لە هەرچەندێ ڕۆژە بتوانێت حسەکانی بڵێتەوە بۆی کورت بکرێتەوە بۆی لە کەمترین ڕۆژە هاتوچۆ بکە. ئێمە ئەمڕۆ کولی قێڵەبجە شەیدێکی مامۆستایان لەگەڵ بەڕێز کاکدیاری قایمقامی سەید سادق و هەروە بەڕێز مامۆستا بەڕێوەبەری پەروەردە مەهرۆ جەنابی مامۆستا یاسین سەرپەرشتیاری کەمی پەروەردەی سەید ساحق کۆبوونەوەمان کرد لەگەڵ نوێنەری مامۆستایانە و بە چەند خاڵێک ڕێکەوتین ئەوە تەصحیحکەمەوە کە کێشەی مۆزوعی هاتوچۆ و مۆزوعی هەنێ گرفتی سەید ساحق قەدیم جەدیدە هەر تازە ئەبێتەوە چونکە لە ڕاستیە سەید ساحق خۆی حاڵە جوگرافیەکەی وای کردووە کە کۆمەڵە گرفت بخولقێنرێ ئێمە لەسەر چەند خاڵێک ڕێکەوتین کە باڵێن خاڵی جەزری نین بەڵام ئانین بۆ ئێستا ئەگونجەیەکێک لەوانە مۆزوعی گواستنەوەی مامۆستایان کە تا ئەو حەدەی کە پەروەردە بۆی ئەکرێ و ئەتوانای هەیە ڕێژێکی زۆر لە مامۆستایانە بگوازێتەوە بۆ شوێنەکانی خۆیان و نقلیان کاتەوە ئەمە خاڵی یەکەم بوو کەوانش بە ڕێزان لە پەروەردە بڵێن ئەویان داوە خاڵی دووەم بریتێلەوەی کە بەڕێوەبەرەکان بتوانن کە یارمەتی مامۆستاکان بدەن و ئەو مامۆستایان بەتایبەتی کە هاتوچۆ ئەکەن بە ڕێژێکی باش هاوکاریان بکەن و خاڵی سێمیش ئەوەیە کە ئێمەش و بەڕێزان لە پەروەردە هەروەها جێتی ئیداری شاریش سەردانێکی بەڕێز پارێزگاری سلێمانی بکەین بۆ حکومی کە لە ڕووی ئیدار و داراییشەوە تاوەکو ئێستا سەید ساحق سەر بە پارێزگای سلێمانیە و بتوانین بەیەکەوە حاڵەتێکی بەپەلە دروستکەین و چارەسەرێکی بەپەلە دروستکەین بۆ سەید ساحق و بتوانین ئەم کێشەی چارەسەرکەین بۆی پرۆسەی پەروەردە چارەسەر ببێت لە سەید ساحق نەوەسێ پەکینەکەوێ و دوجار نەوەکانمان و مناڵە ئازیز و خۆشەویستەکانی سەید ساحق گرفتیان بۆ دروست نەبێ ئەوانژە بەش نەبوون.